ئەوە ئاوات و داخوازی هەموو گەلێکە ئەگە باش بێ ئایبی نییە پارەکەی کەم بێ ئایبی نییە کارەبای 24 کاتژمێری کە لەلایەن بەڕێز کاک مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دابین کرا بۆ شاری هەولێر ئەوە ئاوات و داخوازی هەموو گەلێکە کە بتوانێت کارەبای 24 کاتژمێری هەبێ و بە تاکید سوودەکانی کارەبای 24 کاتژمێری ئەوەیە کە کەش و هەوا پاکە بێتەوە ژاوەژاوی مۆلیدەکان نامێنێ و ئێمە هیوادارین وەک هاوڵاتیانی شاری کەرکووک هیوادارین ئیدارەی کەرکووکش ئەو پرۆژەیە جێبەجێ بکەن و دەست بکەن بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە و سوپاس و پێزانیمان بۆ بەڕێز کاک مەسرور بارزانی بۆ ئەو پرۆژە باشە. سڵاوت لێ بێ پێت باشە کارەبای 24 کاتژمێری بۆ هەموو کوردستان دابین بکەیت؟ ئەگە باش بێ ئایبی نییە ئەگە باش بێ پارەکەی کەم بێ ئایبی نییە ئێمەش ئەومان دەوێ وەنیە پێیانتان چییە بۆ حکوومەت؟ وڵای پەیامە ئەوەیە وەکتی کارەباکە باش بێت و ئاومان باش بێت و ئیتر وەک زەخیرە و مەخرە باش بێتتر ئەومانەیە